پێشەوەی بیتە بەرنامەوە بینیمان لەگەڵ پێشمەرگەکانی 76 گڕوتینێکی زۆریان هەبوو کە بەڕێستیان بینی و لە هەمان کاتی شابینین کەسانی گەنجیش یعنی لەگەڵ بەڕێزدا زۆر لێک نزیکیەکیان هەیە. ئەمە بپرسم تا چەند گرنگە کادرانی یەکێتی سەرکردەکانی یەکێتی بەو شێوازە کار بکەن لەگەڵ گەنج و پیر و لەگەڵ هەموو هاوتەمەنەکانە ئەو تەباییە هەبێت. پێشمەرگەی دێرینەکان من لەگەڵ ئەوان گەورە بوو. بەڵێ من لەوان بچووکترم بەتەمەن لەگەڵ ئەوان گەورە بوو. بەڵێ کادیرە گەنجەکان لەگەڵ من گەورە بوو، من لەوان بەعمرترم. بەڵام من لە هەردوو بەشیان حزورم هەبووە. لەگەڵ پێشمەرگە دێرینەکان لەگەڵیان لە جەبهە بوومە، خوا شایدە ڕاشم نەکردو قەدە جەبهە. لە جەبهە لەگەڵیان بوومە، یارمەتیم داون و زۆر پشتیوانیم کردوون و بۆ گەنجەکانیش هەمیشە من پێم وابوو بۆ گەنج بۆ یەکێتی نیشتیمانی پرۆژەی داهاتوو یەکێتی نیشتیمانیە. ئەگەر یەکێتی نیشتیمانی دەیەوێ بڵێ من حیزبی داهاتووم پێویستە ئێتیمان بە گەنج بدە. ئەگەر حیزبی ڕابستووە توانێ خزمەتی قەبرستان بکە، بەڵام ئێمە دەبی پشتیوانی گەنج بکەین، ئێتیمان بە گەنج بدەین وەکو لایەنی سیاسی بۆ داهاتوو. باشە کەواتە ئەم دوو ئەزمونە چۆن بە شێوەیەک یەک بگرن کە یەکێتێکی تۆکمە دروست بکەن کە بە دڵی خەڵک بێت، ینی یەکێتێک خەڵک لێ ڕازی بێت. لە تەرکیبی سەرکردایەتی لە تەجروبەی ڕابردوو کە هەمانە لە ڕۆژانەی ئەوانەی ئێستا لە کاردان لەگەڵ پێشبینیمان لە داهاتوودا ئاوێتەکەین گفتوگۆی لەسەر بکەین بۆ داهاتوو پرۆژەیەکی گرنگ و گەورە دابنین بۆ خزمەتکردن و سەرکردن.